هەڵبەستوانی ئیتالی تۆرکواتۆ تاسۆ کە لە سەدەی 16دا ژیاوە دەڵێت خۆشەویستی ئەو کاتەیە کاتێک بەشێک لە ڕۆحت پێدەبەخشنەوە و هەرگیز نەتزانیوە کە ئەو بەشەی ڕۆحت ون بووە. لە واشنتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێنانتان لێبێت. خانمە ئەکتەر و مۆدێل هایدی کلۆم یەکەمین ئەلبومی گۆرانی و میوزیک لەگەڵ گۆرانی بێژی بەنێوبانگی ڕاپی ئەمریکی سنوپ دۆگدا تۆمار دەکات. فەرموون بینەری ئەم راپۆرتە بن. هایدی کلۆم مۆدل و پێشکەشکاری بەرنامەی تەلەڤیزیۆنی لەگەڵ سنۆپ داگ ڕاپەری بەناوبانگ بەشداریان کردووە بۆ خوێندنی ئاوازێک کە چوادەی ئەم مانگە بڵاو بووەتەوە. گۆرانیەکە کە ناوی چایتی ویت هایدیە ئاهەنگی دەستپێکی وەرزی هەڤدەی بەرنامێکی تەلەڤیزیۆنی کلۆمە بە ناوی جەرمەنز نێکست تاپ مۆدل یان باشترین مۆدلی داهاتووی ئەڵمانیا. ئەمڕۆ هەفتەی فاشن لە نیویۆرک بە فەرمی دەستی پێکرد. سبێنی من دەڕۆمون مایشێکی گەورەی مۆدی خۆمم هەیە بۆ پرۆژەی وانوەی. هەر بۆیەش لە ئێستادا دیزاینەرێکی زۆرم هەیە کە زۆر نیگەرانن چونکە سبێنی ڕۆژێکی گەورەیە بۆ ئەوان. بەرهەمی هاوکاری ئەم دوو هونەرمەندە وا دەکا کە گوێگر بێتە سەما و ئەوان پێکەوە ئاوازێکی گۆرانی بێژی بەناوبانگ ڕاد ستۆر دەخوێنن بە ناوی بیبی جین. ڤیدیۆی گۆرانیەکەش لە دەرهێنانی ڕەنکین وێنەگری بریتانیاییە. هونەرمەندێکی بەرازیلی لە دەرەوەی ناوەندی فەرهەنگی ساو پاڵۆ بە شێوازێکی جیاواز پۆشاک و جلوبەرگی لەبەری بووکەڵەکان کردووە و لە بەرزاییەکانەوە نمایشیان دەکات بۆ گەیاندنی پەیامی دووبارە ژیاننەوە و نوێبوونەوە پاش 2 ساڵ لە کەرەنتین و مەترسیەکانی ئەم پەتای کۆڤیدە. هنرمندێکی لە برازیلیایی مانکەرن بجلگری لە کۆڵانێکی دەرەوەی ناوەندە چاندەی یا باژارێ ساو پاڵۆ داڵقاندیە. هنرمەند ناوی بەرهەمێ خوێ کریە ji nû ve dayîkbûn ku balê bikişîne li ser pêwîstiya jiyanekî nû 2 salan piştî pandemiyê. Hunermend Siren Franco dibêje ev demekî nû ye bo piştgiriyê. Ji nû ve ji dayîkbûn pêwîstiya me ye ne wisa. Ji ber ku hemî dunya ji ber pandemiyê êşê dikişîne. Welatên hejar û dewlemend her hemû êşê dikişînin. Ji ber wê yekî ev dema hizirkirinê ye, dema jiyaneke nû ye, dema danastandin û piştevaniyê ye. Ne wisa? Divê em bi hev re parve bikîn. Di berhemên vî de 365 ji hev cuda manken hene û hemû li ser qabloyekî hesin hatine dalqandin ku 6 metre jor e. Ev hemû nûnertiya kesên ku ji COVID-19 jiyana xwe winda kirin dike. Dema ez hatim vê pêşengehê min fêm kir ku ev ji bo bi bîrxistina kesên ku di pandemiyê de jiyana xwe ji destane hatiye çêkirin. Ez difikirim ku em niha ber bi pêla sisiya ya pandemiyê ve diçin ku metirsîdar e. Li welatê me înkareke mezin heye ji ber vê yekê dema ez di van mankenan dinêrim û li ser kesên ku jiyana xwe winda kirine difikirim pir hestiyar dibim. Brezilya yek ji wan welatên cîhanî ye ku ji nexweşiya COVID-19 zerarekî mezin dît ji destpêka pandemiyê verive. Tevî ku hejmara peketînan di mehên dawiyê de daketin û waksînkirin zêde bû, pêlekî nû ya peketîn û COVID-19 dîsa dest pê kir. Roja pênçemê Wezareta Sexlemiya Brezilya ragihand ku cûreya nû ya Omîkron niha herî zêde cûreyek ku li welat belav dibe. فیلمی سینەمایی هاوار ڕەنگە فیلمێکی ترسناکی ئەمریکی بێت، بەڵام دیمەنەکانی ئەم فیلمە نوێیە ئیشکردنە بە شێوازێکی نوێ و ناوازە لە هونەری وێنەکێشان و چیرۆکێکی پۆلیسی، بەڵام فیلمێکی ئەکشن نییە. ئەمە دیمەنێکە لە فیلمی ئەمریکی سکریم یاخود هاوار. ئەوانەی دیویانە دەزانن ئەمە فیلمێکی ترسناکە، بەڵام ستافی ئەم فیلمە لە کاتەکانی پشوویاندا وانەیەکی وێنەکێشانیان دەخوێند. مامۆستای وانەکە دەیڤید ئارکوێت بوو
کە ڕۆڵی ئەفسەرێکی پۆلیس بە ناوی دەوی ڕایلی لە فیلمەکەدا دەگەڕێت چونکە هوەری وێنەکێشانی لە هونەرمەندی ناوداری ئەمریکی باب ڕاس فێر بووە. من مامۆستایەکەم کە کارنامەی بابەر ڕەسم هەیە بۆیە تەواوی ئامرازەکانی وێنەکێشانم بۆیان دابین کرد و وانام پێگوتنەوە. ژوورێکی بچووکی هاوبەشمان لاوتێلەکە هەبوو کە بۆ وێنەکێشان و سەرکردنی فیلم بەکارمان دەهێنا. بابڕاس یەکێکە لە بەناوبانگترین وێنەکێشەکانی ئەمریکا کە پێشکەشکاری بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بوو لە ئەمریکا بە ناوی چێژی وێنەکێشان ساڵی 1995 کۆچی دوای کرد. زۆر کەسێکی شیرین بوو. ئامرازەکانی وێنەکێشانی بۆ هەمومان هێنا و گوتی من مامۆستایەکەم کە بڕوانامەی بابڕاسم هەیە. هەمومان ئەو ئێوارەیە وێنەمان دەکێشا. وانەی پێدەگوتینەوە و بە دڵنیاییەوە ئەوە یەکێک بوو لە خۆشترین ڕۆژەکانی ژیانم. ئەو باشترینە. ڕۆژی چواردەیەم مانگە دوایین بەشی فیلمی سکریم بڵاو بووە و ملیۆنەها کەس سەیریان کرد. نمایشی ئەو پەیکەر و شاکارە هونەریانەی زیاد لە 100 ساڵ لەمەوبەری ئیتالیا لە پیشانگایەکی تایبەتدا دووبارە گەڕانەوەیە بۆ چێژی بینینی کارە هونەریەکان لە گەلەرەیەکی ئیتالیا. هاوکات فۆتۆگرافەرێکیش لە ڕۆماوە دیمەنی شوێنە دێرین و گەشتیاریەکان پێکەوە لەگەڵ پەیکەرەکاندا نمایش دەکات. هونەرên nû û yên li mozexana Sotheby's li Londonê hatin bahev. Karên huneriyên bi mermerê û gevirên hişik ev galeriye xemilandin ku temenê hin ji wan 100 salan e. Rûyê van wêneyan ji dîmenên modernên Îtalyan e ku pitirî ji van geviran ji wêrê hatine. Ev wêneye hin ji dîmenên Romê nîşan didin ku ji aliyê wênekêşê Fransî Julian Drach ve hatine girtin. Di dema di sala 2018 wî dest bi vê projeyê kir, bêguman wî hizir nedikir ku pandemîk dê karê wî rawistîne. Lê ne tenê qedexeya hatûçûnê bû ku karê wî astan kir. Berî salekê ew bi giranî bi vîrusa koronayê ket. I've been very affected by the pandemic in a personal way, not only as a photographer but Ez ji aliyê kesayetî ve bi vê petayê gelekî têk çûm. Ne ku bes weke wênegir lê ez mirovim û ev saleke ez bi giranî nexweş ketime û lê Parîsê ketime nexweşxanê. Ez niha gelekî kêfxweşim ku li virim. Jiyana min gelekî têk çû ji ber vê petayê. Weke wênekêş min nedikarî seferan bikim. Lê ne tenê ji bo min wiha bû. Ji bo her kesekî zehmet e. Xelkê malbat, heval û xweştiviyên xwe ji destan. Di encama hebûna Covidê de Drach du caran rastî celta me jî hat û 3 heftiyan kete nexweşxanê. Rizgarbûna wî ronahiyek nû li ser jiyanê nîşawî da. I like details in a way that Ez ji hûrgiriyan hez dikim ku carnan tiştekî abstrakt dikare pir helbestî be. Ew bi rastî hûrgiriyên biçûkin wekî nimûne dîwarê li pişt me ye hin kes di nav de derbas dibin û qet nabînin. û ez ji awayê ku bi kavilê elektrîkê ra tevlîhev nûjeng kiriye û antîkên di nav de hez dikim. Karên huneriyên Drach di rêzên hunerên Romê de vedgera sala 2018 heya 2021. Di van 4 salên dawî de 10 caran seredana paytexta Îtalyayê kiriye û bawer dike ku her car tiştekî nû dibîne. So the way that Julian's work is Julian li dor Romê digere û li tiştên balkêşên şêweyê jiyana xelkê li bajarên Romeyên berî hezara salan digere û rastî perçeyên biçûkên dîwaran û kenîseyên ciwan tê û ev çavê hunerî di pêşangeha me de derfeteke baş e ku tu ji nîzik ve van tiştan bibînî. Ev wêneyên li kêleka hevdûne dê vê mehê digel hunerên din ku nirxê wan hindek hatiye daketin wê li mezada Stone Tree birêka onlinê bêne firotin. Di nav wan de mermerên entîkên Îtalî û panelên Pietra Dora hene ku mozexana Sotheby's têkil kirîne. Bi ramana wê yekê ku dîmenek hevbeş yên herdûkan e. the last 2 editions of the Stone Sale Ev kevneşopiyeke bihtir Amerîkî û Ewropî ye lê niha diçe gelek cihên dinên cîhanê. Hunera xemilandinê di bazaran de jî taybetmendiyeke bihêz heye ku gelek xelk hez dikin van cure huneran bikirin. Ev e cara sêyemîn e ku Sotheby's sernavê Stone Tree karên hunerî difroşe ku megalyas guherînên di nav bazarê hunerî da dibîne. Pêşengeha Roma yêkem pêşengeha Drach e li Ewropa. Mezatkirina van huneran wê li 19 vê mehê li Stone Tree bidawî bêt. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت
بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. ئەم شوێنەوارە دێرینەی عێراق تەمەنی 3000 ساڵە لە پێشزاینەوە پاش ئەو هەموو کارەساتە سروشتی و شارستانی و هاوکات جەنگ و کاولکاریەکانی داعشیش جێی سەرسوڕمانە ئەم شوێنە ماوەتەوە دەکەوێتە باکووری میزۆپۆتامیاوە یەکەمین پایتەختی ئیمپراتۆریەتی ئاشوریەکان هاوکات یەکێکە لە کۆنترین شوێنەوارە دێرینەکان لە جیهاندا. شوێنەوارە کۆنەکەی شاری ئاشور لە عێراق لە ساڵی 2003دا خرایە سەر لیستی کەلەپوری جیهانی یونیسف. ئەم شارە لەلایەن ئاشوریەکان دروست کراوە کە ئەو دەمە لە ئیمپراتۆریەتی بابلیەکان جیابوونەتەوە و لە باکووری مۆزۆپۆتامیا نیشتەجێ بوون کە ئەوەی ئێستا عێراقی هاوچەرخی پێڵن. شوێنە کۆنەکەی ئاشوریەکان لە 3 دەرگای سەرەکی پێکاتووە: شارە چوارگۆشەکە و ئەو ڕێرەوە ژێرزەمینیەش کە پێی دەوترێت زەقورە و گۆرستانی شاهانە. بوابة تعبيرة دەرگای تابیرەکە بەوەتای ئاڵتوندیە تایبەت بووە بە گواستنەوەی کەلوپەلی گرانبەها. پێشی دەوترات ڕێگای شاهانە کە ڕێگایەک بووە هەموو کەس ڕێگای پێ نەدراوە جگەر لە شا کەسایەتی ناودارەکان و خاوەنددارەکان. ئاشوریەکان هێزێکی سەرشی خۆرهەڵاتی کۆم بوون لە ساڵەکانی 600 بۆ 900 پێشزاینی. مدينة أشور هي المدينة الدينية للأشوريين. شاری ئاشور شاری ئاینی ئاشوریەکان بووە مەبەستمە ئاشوریەکانش پایتەخت و شارێکی سیاسی و ئاینیان هەبووە. پایتەختە سیاسەکەیان نەمرودی ئیستایە. پایتەختە ئاینیەکەیان 4 تا 5 کیلومتر لە خوارەوەی شەرگاتە. پایتەختی ئاشوریەکان کەوتۆتە سەر ڕووباری دیجلە و دەشگەڕێتەوە بۆ 3000 ساڵ بەدەزین. لە شارەکەدا یەکێک لەو بینایانەی هێشتا بە پێوە ماوەتەوە پێی دەوتێت زەقورە. كاري أو شنو لسدمي خويدا هيشتا نارونا. الزقورة اللي هي يقال إنها كانت معبد. زقورة هندێک پێ دەڵێن کە پەرستگاو بووە و هەندێکی تر دەڵێن کە شوێنی چاودێری کردن بووە. لەوێوە چاودێری کەشتەکانیان کردووە لە پایتەختە سیاسیەکەوە بۆ پایتەختە ئاینیەکە. لە نێو گۆڕستانی شاهانە 3 پاشای ئاشوریەکانی تیانێژراوە. ناوچەکەش شرگات و شوێنەوارە دێرینەکانی بەردەوام شوێنی گەشتیار بووە بۆ خەڵکی ناوچەکە و گەشتیاری بیانیش. يقارب من 2002 لم تعد هناك سواح يأتون إليه. لە 2002 گەشتیار بۆ ئێرە نەما. بەڵام بەردەوام خێزانەکان لە شەرگارتەوە بەردەوام هاتوون بۆ بۆنەکانی جەژن و سەیران. پێویستە گرنگی بە وۆژانەوەی کەلەپوری عێراق بدەین. ئەم شوێنەوارە دێرینەی عێراق دەوڵەتی ئیسلامی داعش لە ساڵی 2014دا دەستی بەسەرداگرت و زۆر لە شوێنەکانی ڕووخاند تاوەکو حکوومەتی عێراقی لە مانگی نۆی 2016دا دەستی گرتەوە بەسەریدا. فرین بە ئاسمانی نیویۆرکدا و بەسەر باڵەخانە بەناوبانگەکانی ئەو شارەدا دیمەنێکی ئەفسوناویە. گەنجێکی کوردی شاری عەفرین لە دوای تەواوکردنی زانکۆ بە پلەی یەکەم لە نێو 10,000 خوێندکاردا ئێستا ڕۆژانە وەکو فڕۆکەوان بە ئاسمانی ئەو شارەدا دەفڕێت. لە باژارە نیویۆرکەی جوانێکی کوردی ژە ئەفرینی کو دبەشە فرۆکوانیە زانینگەها فارمینگدەیل ستیت کالجدا دەخواند دناو 10,000 خوێندەکاراندا درێزە یەکەمیندا دەرچوو. مێرۆ کاڵۆ 11 ساڵ بەرێ بە ماڵباتە خۆرە ji ber pirsgirêkên Sûriyê ji Efrînê derdikeve û tê li bajarê Newyorkê bicih dibe. Kalo piştî hatina wan e Amerîkayê biryar dide ku xewna xwe ya zaroktiyê pêk bîne. داغای çûk bîm min timî li ezmên dinirî û hez dikirin û ez zanibim çû vê bilfirna difirin. û poşînkê çend salî din daغای min çûkê mezin bîm min fehm kirin û kirmanc nabe bixînin ey tişt vê zanistê siyasî ew bila firinê kirmanc nikan bixînin Sûrê. قدخه فهم حس كر إنه خيره از نكانم بخينم دوام هات أمريكا حس كر إنه تشتي أنا كم سيرة بخينم بعد ذلك كانم بتشيكم تشتكي به
میرو بردوامی گوت کو گر روژکی فروکین کردان هبه او حزدکه کو وان فروکان بفرینه و دا آلی دن داجی بالی دکشینه سر گوتنا خونا امریکایی آنگو امریکن دریم و دا غیچ مزانینگه موید تشنا خواندنه حتی وید تشنا جی منو کانو سیوره بخونده فالبداره دا غیت امریکا دبین انو امریکن دریم امریکن دریم انو تشید خوزه تشید حزدکه تکانه پشتی هاره فنكو فحزكم يول سيري الكردستاني سيري او الباكوري باشوري الكداري بي انه ايرلاين تشيبا نافيجن كردستان اير او تشتكون كي كردش اير حزكم واناجي بفرم روكي تشيبا دایکا میروجی دبیجه دما کو اولی هاتن ور دناو روژن دجوار را درباس بون لی هر تم هولدان و کار کرن اونها جی رو شوان باشتره و بسرکفتنا کوری خوراجی گلک دلشاد و سربلندن ام جعفرینی درکاتن سالا 2002 ام گشتن نیویورک ام لورد جینها ج 10 سالا دا و پشتی وی 10 سالنا ام بلا نبینه یعنی هینم چارن هینم دمالا خدانه و مزحمتی جدی و مشابین جدی ما کار جی کر ام بسرکاتن یعنی نم بسرکاتن ام بین گلکی ملیونیر بس ام کانون خو جیانا خو دست بکر ام زمان علمین طبعا تشتك پر زور بي دما عويلي جام هاتن انه زمان تنبي زاروك بتشوفون بابا زاروك نخاش بو نها ام باشن روشا ما باشم در باستكن دما مرجو الدرفو بي من دوغري بقو كاستنا مروش هوبه يعني ازبتانه ما گلک خوش بین پرتشتگی نه پروایه نه مالوایه نه حوشوایه نه تشتگوایه اف شابینه تبینه لوی تب سرکتیه لسر 10,000 زاروک باوی کالوجی دبیجه وی بشه و روش دناو زحمتی دا کار کریه دا کو بکاره به کوری خو بده خواندن ام پرک خور کیف خوش دبین وقتی جو یونیورسیتی کالج جی ما پر یعنی ام رعت بین مزانی انه مصرف برا وزور جمارو ام بشاف رود شغلين پر جورو دوشة ساعتو دو حي ساعتو ام دي شغلين از دي شغلين بشاف برو دبارفيد ود بارون دو تك ام محتاج كاسي نبن لو ما بخينه بسار كافي و وقت بين تولي اجي سريما بلند كر و في دركاتني يا كمين دركات سر 10,000 مري نيويورك باجران نیویورک نقل های انتیا کمین در کویانی. بگویم پنابری و کوچبری تشتکی به زحمته. لیوسا دخویه کو جوانین کردان تکوشینا خو برنادن و سرکفتنین خو بردوام دکن و هر وها هم مالباتا خو و هم جواتا خو شادکن. سینان تونچتمیر دنگ امریکا نیویورک. دوو برای هونەرمەند لە پارێزگای هەڵەبجە بە کەرەستەی سادە و لە ناو کەش و هەوایەکی بەفراویدا پەیکەری پیاوێکی کوردەواری ساز دەکەن وەک سوپاسگوزاریەک بۆ بارینی ئەو بەفرە و هیواش دەخوازن هونەرمەندانی کورد بە تایبەت پەیکەرسازان لە کاتی بارینی بەفردا بە دروستکردنی پەیکەر دڵی هاوڵاتیان خۆش بکەن. لە ڕاستیا بیرۆکەیم ئیشا لەگەڵ مامۆستا سۆرانی برام هەر لە سەرەتای بەفرەکە کە باری ویسمان کارێک بکەین بۆی بمێنێتەوە بۆەوەی دڵخۆشی خۆمان خۆشحاڵی خۆمان دەربڕین بۆ ئەم بەفرە جوانە کە باریوە گەشتنە و ئەوەی کە پەیکەرە دروستکەی بە ناوی مزدا و شکرانە بژێری لەو نیعمەتەی کە باریوە هەر لە هەمان ماتریال کە بەفرە دروستی بکەینەوە بۆی هەم تعبیرەکە زۆر نزیک بێت لە خۆی هەم شتێکی جوانیش بکە خەڵکی هەستکە کە دڵخۆشن بەم بەفرە وەگرستێکی هەر لە بەفر دروستمان کردو ئەمە سەرەتای کارەکەمانە ئەمانوێت زیاتری شتیا بکەین و بۆی زیاتر واقعی پیشان بە ئەمە ئێستا دوو ڕۆژە خەریکین بەنیازین ئەمڕۆ تەواویکەین فینشین و کۆتایی کارەکە تەواوکەین ئەویش هەندێک لە کارەکانی ماوە پاکردنەوە و زیاتر مەلامیحی دەم و چاو ئەوانە ماوە شتیا بکەین سيبرك ممكن ده امام والله
بەڵێ خۆزگەکرا ئەمڕۆ ئەوانی کە خاوەن بەهرەوتوانان بەتابەت لەم بوارانە و هوەری پەیکەرسازی ئەمڕۆ ئەکرا هەموو پێکرا بە دەستە جەمعی لە شوێنێکا شوێنی چۆ هونەرە جوانەکان بووە یان بەردەمی زانکۆی هەڵەبجە بووە کە بە بەفرێکی جواندا پۆشاوە ئەبووی ئێمە ینی خۆشحاڵی خۆمان دەربڕایە بەوەی کە هەمیشە توانین کۆمەڵێ سیما و ڕنگاڵەیی جوانمان بەخشیە بووی بە کۆمەڵی پەیکەری ناوازاریەک و لە جۆرێ بەڵام خۆشبەختانەی ئێمە شارمان و خۆی دڵی خۆشمان بێبەش نەکردەوەی کە لە میشە لەگەڵ ماساکاوی برامە دەستمان هەیە لە ڕنگاڵەیی ناوشار لە جوانکردی ماڵ و سروش و ژنگی هەڵەبجەکەمانە هەرچۆنێک بتوانیمان ئەگەر کاتەکەشمان ئەوە نەبووێ بەڵام پەیکەرێکمان نەخشاندووە پیرەپیاوێک لە سزوشدا پیرەپیاوێک لە نزادا بەوەی کە ئەمە خۆشحاڵی ئێمە و ئەتوان بڵم گەلەکەمان و پارێزگای هەڵەبجا بەخشێ بەوەی کە ئەو بەفرە جوانە ئەو بەرەکەتە جوانە ئەو نیامەتە جوانە پاش ساڵانێکی زۆر داباریەوە بەسەرمانە کە ئەمەوە ئاکات ئێمە هەمیشە لەبەری بەفرەکە کاتێ و ئەڕاتەوە ئێمە توانیمان ئەمە بنەخشێین و ئەمڕۆ هەرگیزم لە دڵی ئەوانەی کە ئەیبینن خۆشکەین. زیاتر لە 20 ساڵ لەمەوبەر بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە ناتوانێت بەردەوام بێت لە سەماکردن بەڵام دەنگی زەنگۆڵەکان لە ئوسترالیا دەبن بەهۆی بیرۆکەیەک کە ژیانی دەگۆڕێت و بە شێوەیەکی دیکە دەست بەکاری هوەری خۆی دەکاتەوە. Bells are magical to me. زنگل بۆمە ئەفسونیە شکلاوێوێکی کراسە براستی ژی ئەفسونیە گاوا من بهتر وان لێکۆلین کرد من بهتر وان حس کرد کۆلێکسیۆنا من دێ نێزیکی 700 زنگل هەنە. ناتالیا پاروس موزیکژنێکی ji نیویۆرکê ku li kolanan bi zengilan hunerê xwe pêşkeş dike. Parûs her wa xwedî ji marekî xelatên muzîkê û ji pêşkeşkirina hunerê li kolanan kê xweş e û pir hez dike ku behsa koleksiyona zengilên xwe bike. Elephant bell. Zengila fîlan e ev. Ev jî zengila dûçerxeyî ye. Ji xwe hemû çîroka min bi van zengilan dest pê kir ku min ji dikanên geştiyarî yên Awstrya kirî. Parûz berî semakher bûye li kompanya semayê Marta Grahamê de perwerde girtiye li ev nezanibû ku jiyana wî di nav muzîkê de berdevam bike. Rojekê ku ev ji dersa semayê derketiye li kolanekî New Yorkê trembelekê dixe wê û yekser hemû jiyana wê tê guhertin. Ev di vê qezayê de zerarekî mezin dibîne hem ji aliyê derûnî ve û hem ji fîzîkî ve. Êdî derfeta semakariya profesyonelî namîne mambata wê ji bo ku morala wê baş bibe ev dibin Avusturyayê bo geştiyariyê. While in Austria, we rented a car. Dema li Avustrya me erebeyekê kirê kir û me dest bi gerê kir û min dengê zengilan bihîst ji camên vekirî. Min bi hinek ji bavê xwe re got ku wê balkêş nebe ku mirov zengilên cûr be cûr kom bike û bi wan re muzîkê çêke. Parûz dizanibû ku divê fêr bibe çawa zengilan bikarbîne. Qet mamosteyên vî çê nebûye ev bi xwe pirtûkan xwendiye weneyan meze kiriye û bi vî awayî xwe fêrî zengilan kiriye. Cowbell ringing is primarily Zengila deweran bi tenê li Awstrya û Swîsreyê heye belkî li Fransa jî hebin lê li serenserê dinyayê zengilên bi vî şeklî taybet tune ev bi tenê di her du welatan de hene belkî li dinyayê de kesên ku zengilê dilîze hene wekî ku ez li New Yorkê me. Lêxistina zengilan karekî zehmet e. Müzîkjen li ber masayekê dirêj disekine û li ser masayê diçe jorê jêrê masayê ku zengilan lê bixe. Parûz dibêje lêxistina zengilan wekî hereketên semayê çê dibe şewayê wê heye û zehmet e. Li New Yorkê ev bi tenê xwe müzîkjena zengilan e. Ernest Hemingway. Nivîskar Ernest Hemingway dibêje zengil ji bo kî deng dide? Ji bo te. Ez jî dibêjim zengil bo her kesî deng dide. Em nikarin ji zengilan dûr bikevin. لە تاراوگە دەگەڕێتەوە و لەگەڵ کچەکەیدا لە ئەزمونەکەی کە پێشتر هەیبووە کارداریەک ساز دەکات بە ئیلهام وەرگرتن لە کولتوری دێرین
دیزایانی نوێ بەرهەم دەهێنێت و دەیخاتە بەردەم کڕیارەکانی. کاتێک تەمەنی تەنها 12 ساڵ بووە، مەژدیل کۆزبەری بە بەکارهێنانی ناڵی ئەسب یەکەم پارچەی هونەری خۆی بەرهەمهێنا بۆ دروستکردنی ئەڵقەیە کە بە نەخشی سووری بچووک ڕازاوە بوو. ئەو توانیوێتی کەرەسەی نایاسایی بۆ دروستکردنی بەرهەمەکانی بەکاربێنێت. ئەم هونەرمەندە لە بنچینەدا تەلارسازی ناوخۆ بووە، بە ناچاری کارەکەی بەجێهێشتووە لە کاتی جەنگدا کاتێ پیشەسازی پەکی کەوت و وەک پەنابەر ڕووی کردە لوبنان. ساڵی 2014 گەڕایەوە سووریا و ئەو هەستەی بۆ هونەرەکەی دووبارە زوندوو بووە. لە ساڵی 2014دا هەست و سۆزم بۆ کارەکەم گەڕایەوە. بڕیارمدا لەم پێشێدا کار بکەم. بە تایبەتی کازمونێکی زۆرم هەیە و دەتوانم پارچە هونەریەکان پێشکەش بکەم کە لێ هاتوون و پڕ لە خۆشەویستی و داهێنانی هونەرین. ئێستا دیزاینەرە تەمەن 75 ساڵ کۆمەڵە کەرەسەیەک دروست دەکات کە لە کەلەپوری سووریا و بە تایبەتی دیمەنە بەناوبانگەکانی دیمەشقەوە سەرچاوە دەگرن. من کار لەسەر کۆکراوەکان دەکەم. بۆ نمونە کۆکراوەیەکم لەسەر بنەمای وشەکان دروست کردووە لە تەدمورەوە سەرچاوی گرتووە بە ناوی ئاڕۆما. هەروەها یەکێکی تر لە دمشقی کۆنەوە وەرم گرتووە و کۆکراوەکەم بە شامی ئێمە ناوناوە. کە لە پوری سووری زیندوو دەکەمەوە بۆ ئەوەی لەلایەن گەنجان و خەڵکەوە بەکار بهێنرێت تا بزانن کە لە سووریا هونەرێکی زۆر هەیە و هیوادارم هەموو هونەرمەندان کار لەسەر ئەم کەلەپورە بکەن تا سووریا زیاتر بەرچاو بێت. کەرەسەکانی ئەم هونەرمەندە شوێنە بەناوبانگە جیاوازەکانی سووریا و مزگەوتی ئۆمەوی و گەڕەکە کۆنەکانت بەبیر دەهێنێتەوە. سەرەتا دیزاینەکان دەچێشم پاشان دەیانگۆزمەوە بۆ کۆمپیوتێرۆک و یان ئۆتۆکاد و فۆتۆشاپیان دەکەم، پاشان دەیدەمە ئەو کرێکارێک کە دەست بە دروستکردنیان دەکات. بەرهەمەکانی کۆزبەری بای نزیکەی 100,000 لیرەی سووریە کە دەکاتە 29 دۆلار کە نرخێکی تا ڕادەیەک گران بەهایە لە ناو بازاردا، بەڵام ڕێگەی تری بۆ دۆزیوەتەوە. بازارکردن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەنجام دەدرێت و چەندین پارچە لە چەندین شوێن نمایش دەکرێن. هەروەها ژمارەیەک پارچەش لە نووسینگە دانراون. ماوەتەوە بڵین بەرهەمەکانی مەژدیل کۆزبەری داواکاری زۆری لەسەرا، بە تایبەتی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بازار دەکرێن. فەیلسوف و شانۆنووسی ئایرلەندی جۆرج برنان شۆ دەڵێت ژیان بریتی نییە لەوەی خۆت بدۆزیتەوە، بەڵکو بریتە لە داهێنانی خودی خۆت تا زایڵەیەکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان هەر شاد و بەختەوەر بن.